زۆرێک لە چالاکی کۆبوونەوەکانەکرێ ئێمەش پەروەردەکەمان ژمارەیەکی دیاریکراومان دیاری کرد هەر یەک لەم کەسایەتیانە بە تایبەتی 6 کەس کە توانیان خولەکە بە سەرکەوتووی تێپەڕێنن یعنی لە ئەساسا حوتن بەڵام لەبەرەوەی هی ئەوەی کە پلاتفۆرمیشی دروست بووە 6 کەس بوون بە سەرکەوتوی خولەکەیان تێپەڕاند و ئەمە مای دڵخۆشکەریە و مای خۆشحاڵیە بۆ هەموو ژنێک پەروەردێکی زۆر باش بوو. من پێش پەروەردە هیچم لەبارەت تێکۆشانی ژن و مێژووی وڵاتەکەم و مێژووی ژنم هیچ نەئەزانی. دوای پەروەردەکە کە زانیم کە ژنان چۆن تێیان کۆشاوە کە کەی تێکۆشانیان کردو لەسەر مێژوو گەلەکەم زۆر شتم زانی ئەوش زۆر بۆ من گرنگە کە تاکو ئێستا هیچ بە من بە گوێمدا نەهات بوو بۆ منش وەک گەنجێکە پەروەردەیە زۆر باش بوو چونکە پەروەردە لەم کاتەوە خۆلاکە بۆ ئێمە گەنجش زۆر پێویستمان بە پەروەردەیە.